بەناوی خی گەور و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی پێی بەڕێز و خۆشەی شادەبمەوە. ئەم شەو کۆتا یاری لە قۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەڕێوە دەچێت. سەرەتا پێشەوەی باسی تیپەکانتان بۆ بکەم لەوەی کە چۆن یەکلا دەبنەوە چ جیاوازیێکیان بۆ دروستەکە. ئێمە باز لە سەرکەوتنەکانەکەن و باز لە یاریەکانی ئەم شەوەکەین، بەڵام لە هەمووی گرنگتری ئەمە لەو حاڵەتەوە دەست پێەکەین کێ چاوەڕێی چیەکە، کێ چاوەڕێی چێ ناکە و کێ ئەنجامەکانی بەچێوە بەستراوە تاوانێ. ئەگەرچی پێشتیش بۆم باس کردوم، بەڵام ئەمڕۆ ئەپدەیتێکەکەینەوەنێ و دواتر دەچمە سەرە و خاڵانەی کە ڕکابەرەکەی پێیەکلا بێتەوە. وەکو وتمان کۆتاییمان پێێناوە ئێمە ئارسناڵ ئەو تیپەیە کە یەکەمی چامپیۆنزیگیشی یەکلا کردوەوە، چونکە زاید 5 گۆڵ زیاتری هەیە لە بایرن و خۆش یاریی ئاسان چاوەڕێکە لە نێو یاریگای خۆی میوانداری کایرەدالماتیەکە و چاوەڕێ دەکرێت ئارسیناڵ ئەمساڵ بە تەواوی خاڵەکانەوە واتە بە 24 خاڵەوانێ بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ. باری مونیخیش یاریی ئاسان چاوەڕێیەکە، بایرنیش یعنی ئاستەنگێکی بەو جۆرەی لە بەردەمانیە. ئەگەر هەیە بایرنیش ینی ڕکابی بایرن و ڕیال مەدرید دەیە بۆ پلەی دووەم. ڕاستە بایرن ڕوبەڕووی ئایندۆڤنە بێتەوە کە هێشتا ئایندۆڤن چانسیەوەی ماوە کە هیچێک بێ لەو تیپانی بە پاشکۆ دەگاتە قۆناغی داهاتوو، بەڵام ڕقەمیان بایرنی شێچەکە لەو تیپانی گەیشتۆتە قۆناغی داهاتوو. ئەمێنێتەوە سەر ڕیال مەدرید و لیڤەرپوڵ. ڕیال مەدرید یاریی زەحمەت چاوەڕێکە چێتە نێوان نێو یاریگای بەنفیکا کەویش بەنفیکا چانسیەوەی هەیە کە بە پاشکۆ بگاتە قۆناغی داهاتوو. لە بەرامبەریشدا لیڤەرپوڵ لە نێو یاریگای خۆی یاریی ئاسان چاوەڕێکە کاتێک میوانداری لایەنەی کارەباک ئەگدام دەکات کە ئەگەرچی کارەباک ئەگدامی شەڕی پاشکۆوەکە، بەڵام لیڤەرپوڵیش یەکێکە لەو تیپانی دەوێت بە ڕاستەوخۆ بگاتە قۆناغی داهاتوو. ئێمە باسی بردنەوەی تیپە گەورەکانەکەین لەم قۆناغەیە، یعنی شتێکی ناچاریمانەیە کە ئێمە بە دیوی بردنەوە باسەکەین. نا کاتێ تۆ ئەنجام گۆڕا ئێستا ئەگەر بێت و بۆ نمونەتی پێش و کۆتڵەن تا براوە بووە ئەتلەتیکۆ مەدرید براوە بووە، ئێستا بە جۆرێکی تر قسەمان لە سەرکەوتنی بەرشلۆنا کرد لە تیپەکەی پێشە، بەڵام بە هۆکاریەوەی کە یاری پێشوو ناتڵەن تا بردیەوە و ئەتلەتیکۆ مەدریدیش بردیەوە نەمان سەرسیتیش بردیاوانێ. ئێمە زروفەکە وای کردووە، ئەنجامی تیپەکانی تر وای کردووە کە بەرشەلۆنە بێتەوە نێو ڕکابەریەوەی کە بێتە نێو ململانەی هەشتیپەکەی پێشەوەی ڕیزبەندی. جاوەکو باسم بۆ کردن تۆتنهامی شێکێکە لەو تیپانی 14 خاڵیە. ئەمە ئەو تیپانن لە حاڵی سەرکەوتنیانە بە هیچ جۆرێک یانەکانی وەکو مانچستەر سیتی، وەکو چێلسی، وەکو پاریس سەن جێرمان، وەکو نیوکاسڵ، وەکو بەرشەلۆنە، وەکو سپۆرتینگ، وەکو مانچستەر سیتی ناتوانن بێنەوە نێو چەبرچەکە و ناتوان بێن منافەسەیان بکەن لەوەی کە خاڵەکانیان نەگرینەوە. واتە ئەم پێنج تیپە ئەگەر بێت و یارەکانی خۆیان بەرنەوانێ ئۆتۆماتیکی هەر پێنجان ئەوەی جارسناڵ و بایر لێ بۆتەوانێ، ڕیال مەدرید و لیڤەرپوڵ و تۆتنامەگەر یارەکانی خۆیان بەرنەوانێ، ئەوە 5 بلیتی ڕاستەوە خۆی گەیشتن بە قۆناغی شانزەی چامپیۆنزیگ یەکلاکەنەوە. ئەمێنێتەوە سەر چی؟ ئەمێنێتەوە سەر 3 بلیتی دیکە لە حاڵی سەرکەوتنی ئەم تیپانە کە ئەمانە گۆڕا بۆن منە تۆتنام نەی بردەوانێ و کاتە ئۆتۆماتیکی دەرفەت بۆ تیپی تریەتە پێشوانی. بۆی هەیە چێلسیش و بەرشەلۆنەش یەکێک بن لەو دوو تیپەی ڕاستەوخۆ سەرەکەون. بۆ لەبەری تۆتنهام دۆڕانوێتی، یا بۆ منە ڕیال مەدرید دەیدۆڕێنێ لەو لاوە بەرشەلۆنەی باتەوە، چێلسی باتەوە، مانچستەر سیتی باتەوە، ئەتلەتیکۆ مەدرید باتەوە، ڕیال مەدرید بیدۆڕێنێ سێکەی ڕیال مەدرید دێتە پاشکۆ و تیپانی تریانەوە، لیڤەرپوڵە دۆڕێ ئەها ئەمانە ئەیگۆڕێ. بەڵام ئێمە باز لە سەرکەوتنی ئەم پێنج تیپاکەین. ئەم پێنج تیپە گەربی بەنەوانێ برنەوەی ئەوانی تر هیچ کێشەیەکیان بۆ دروست ناکە. بە پێچەوانەوە ڕیال مەدرید و لیڤەرپوڵ و تۆتنام نەبردنەوەیان لە یاری ئەمشەوە چانس دەداتە تیپەکانی ئەتلەتیکۆ مەدرید، ئەتڵەنتا، مانچستەر سیتی، سپۆرتینگ لیشبۆنە، بەرشەلۆنە، چێلسی، هەموو ئەم تیپانەی ترکە بتوانن بە شێوەیەکی ڕاستەوخۆ بگەنە قۆناغی داهاتوو. لە دوایان پێنجە چێمانەیە؟ تیپی شەشەم و حەوتەمانەیە نیوکاسڵ و پاریس سەن جێرمان. ئەمیش ئەگەرێکمان هەیە، یعنی ئەگەر هەیە بە یەکسانبوونی پاریس سەن جێرمان و نیوکاسڵ و بردنەوەی ئەو پێنج تیپە، نە پاریس سەن جێرمان کە ئێستا پلەکانی پێنجەم و شەشەمیان گرتووە، نە پاریس سەن جێرمان بگاتە قۆناغیدا ئەگەر یەکسان بن، نە پاریس سەن جێرمان بەڕاستەوخۆ بگات، نە نیوکاسڵ بەڕاستەوخۆ بگات، بەڵکو و دەرفەتە لەلایەن تیپەکانی ترەوە قۆزرێتەوانێ. لە دوایەوە چێمان هەیە؟ لە دوایەوە چێلسیمان هەیە، ئەچێتە ناو ناپۆلی یارێکێکە و دواتر بەرشەلۆنەمان هەیە میوانداری کۆپنهاگنەکە لە نێو یاریگای خۆی، سپۆرتینگمان هەیە دەچێتە نێو بلباو و مانچستەر سیتیمان هەیە
مانچستەر سیتی لە نێو یاریگای خۆی میوانداری گەڵەتە سەرایەکە و ئەتلێتیکۆ مەدریدیشمان هەیە میوانداری لە بۆ دوگلیمنتەکە وەروە ئەتڵەنتاشمان هەیە کە پێم وا بێ ئەتڵەنتا دەبێتە میوانی سانجیڵوایس ئینتەریشمان هەیە ڕوبەڕووی دۆرتمۆند دەبێتەوە ڕکابەری ئینتەر و دۆرتمۆند ڕکابریی توندە لەبەی هەردووکیان شەڕی پاشکۆوەکەن قورسە هیچ کامەیە بەڕاستەخۆ ئینتەر ڕەنگە بیباتەوانێ ئەگەر ئەم ئەنجامانەی کە من بۆم باس کردوون گۆڕانکاریت یا بە ئینتەر بە شێوکی ڕاستەوخۆ سەرکەیە یۆڤانتۆس بامان شێو لە ڕکابەریەوەیە بە شێوکی ڕاستەخۆ ئەگەر دەرفەتی بە نێم تیپانەی ترێکناوەکی تر تۆزێ قورسەوەکو هەمان ئەو بارودۆخێت لە کۆمەدی دوم تیپانی تر هەیە بۆ یۆڤانتۆس بەدەر لەوە ئیتر لە دۆرتمۆند دەوانێ ئەو دەرفەتە نامێنێ واتە ئەتوانین بڵین دۆرتمۆند بە هیچ شێوەیەک چانسی گەیشتنی ڕاستەوخۆی نییە کێ ئەوانەی ڕاستەوخۆ بیکەن چانسە بەهێزەکە لە نێوان یانەکانی بەرشەلۆن و سپۆرتینگ و مانچستەر سیتی و ئەتلێتیکۆ مەدرید و ئەتڵەنتایە و دواتریش بە کەمتر لە نێوان ئینتەر و یۆڤانتۆسیش چانسێکی ئەوان هەیە کە بلیتە ڕاستەوە بەڵام بەچی بەمەرجەوەی دەرفەت بێتە پێش ئەوانی تر کە ئەو تیپانی تر ڕوبەڕووش کەس بمنەوانێ بەرشەلۆنە بتوانێت یاخود ئەم تیپانی تر بتوان بەمە دەرفەتەکە قۆزناوانێ یاساکانی کە چامپیۆنزیجی پێیەکلا دەبێت تۆلۆی کامبلیت بگرین من لە هەفتەی یەکەمەوە پێم وتونوتمە جیاوازی گۆڵ زۆر گرنگە بۆم قۆناغا لە پێش هەموو شتێگە و یاسایی کە تیپێک کە لە خاڵدا یەکسان بوو چۆن لە ڕکابەرەکەی دەردەچێ ئەمە ڕوون دەکەینەوەنێ یەکەم زائید و گۆڵی ناقەز واتە تۆ بۆ نمونە با 40 گۆڵە کردبێ کە 39 گۆڵە لێکرابێت تۆ زایدیەکی ئەیتە ئەگەر تیپێکی تر تۆ 40 گۆڵە کردووە ئەو 39 لێکراوە بەڵام تیپێکی تر هەیە 10 گۆڵی کردووە 3 گۆڵی لێکراوە ئەلەمەیە ئەو تیپی تر پێشتەکە یعنی لە پێشە ئەم زائیدە حسێبە ئەم جیاوازیە حسێبە ئەوە حسێب نییە بڵێ من 40 گۆڵم کردو و 10 گۆڵی کردو نه یەکەم خاڵی جیاوازیەوەیە چەند گۆڵە کردووە چەند گۆڵە لێکراوە واتە پڵەس چەنی ئەبەمە تۆ چانسیەوە دەبێت بگەیتە قۆناغی دات و یاسای دووەم ئەگەر لەمەیانە هاوسەنگ بووی تۆ بۆ نمونە هەردووکتان زایت پێنجی ئەو کاتەوە گرنگە کە تۆ 40 گۆڵە کردەوە بۆ نمونە ئەو 10 گۆڵی کردو 9 گۆڵی لێکراوە تۆ 20 کردووە 19 لێکراوە ئەو کاتە ئەفزاڵیەتەکەی بەدرۆ ئەفزاڵیەتەکەی لێ بە تۆ کامتان زیاتر گۆڵتان تۆمار کردووە ئەمە یاسای دووەمە بۆ یەگەرتی پێک لە پڵەسەکەی یەکسام و ئەم جاریان چینە سەرەوەی کامیان زیاتر گۆڵیان تۆمار کرد یاسای سێەم کام تیپ لە دەرەوەی یاریگای خۆی گۆڵی زیاتر تۆمار کردەوە پێشەنگی ئەگرێ بە نمونە تۆ زایت پێنجی 15 گۆڵت کردووە 15 گۆڵم کردووە 10 گۆڵت لێکراوە 10 گۆڵم لێکراوە کەواتە بەمە هەردووکی ئێمە یەکسانی ئەچینە سەر چیە یعنی بە تەسەسول لە ڕای یەکەم یەکلای نەکردەوە چینە سەر دووەم یەکلای نەکردەوە چینە سەر سێم کام تیپەمان زیاتر لە دەرەوەی یاریگای خۆمان گۆڵمان تۆمار کردووە لە کۆی گشتی چوار یاریمان نییە لە دەرەوەی ساحی خۆمان لە کۆی گشتی ئەم چوار یاریکە لە دەرەوەی یاریگای خۆمان کردومانە کاممان گۆڵمان زیاتر تۆمار کردووە ئەومان ئەفزەڵیەتێ بێ بۆی کە پلێ پێشتر لەوەی تر بگرێ ئەگەر بەمەش یەکلا نەبوو هەروەک یەک بوون گۆڵەکان ئەو کاتە چینە سەر چیە چینە سەر یاسای چوارەم کامیانە زۆرترین یاری بردوێتەوە پێشنگ دەبێت واتە لە کۆی هەشت دیارەکەی کە کردوتە کامتان براوەتان زیاتر تی بێسە یۆڤانتۆس زۆرترین تەعادولی هەیە بەڵام ئەگەر لەگەڵ تیپێکە بکرێتە ڕکابری کام تیپ زۆرترین یاری بردوێتەوە ئەوە پێشنگەکەی لێوەرگێسە یۆڤانتۆس سێ یاری بردوێتەوانێ سێ یاریش تەعادول بووە ئەمە وەکو یاسای پێنجەم کامیانە لە دەروی یاریگای خۆی بردنەوەی زیاتر بووە چوارەم کام بەکوی گشتی کامیان زۆرترینی بردوێتەوە یاسای پێنجەم وەیە کامیانە لە دەروی یاریگای خۆی بردنەوەی زیاترە یاسای شەشەم ئەگەر لەمانەیە هەمووی یەکسان بوون کۆی خاڵەکانی ئەو تیپانی دژی یانەیە دیاریکرۆ تا خاڵەکان زۆرتر بێ دواتە تیپی بەهێز کەوتوت و شانی پێشەنگی دواتە تۆ لە ڕیزبندەکەی لەگەڵ پاریس سەن ژەرمەن یاریت کردووە لێت بردوێتەوانێ ئەم لەگەڵ کایرا دەلماتی و ئەو بردوێتەوە کەواتە لەم حاڵەتەیە ئەگەر حاڵەتی وا ڕووی یاچن سێری و تیپانەکەن کە تۆ یاری و لەگەڵا کردووە ئەم خاڵانی تۆ ئەگەر ڕێگەکەی تۆ قورستر بوو بێ لەگەڵ ئەو تیپانەیە و خاڵی باشە دێنابێ ئەو تۆ ئەفزەڵیەتەیە بێ بەسەر ڕکابەرەکەتە یاسای حوتەم جیاوازی گۆڵی و تیپانی بەرامبەر یانەیە گیاریان کردووە کامیانیان جیاوازی گۆڵی تیپەکانی کە یاری بەرامبەر کردوون بەرز بوو شانی سەرکەوتنە ئەمە ژەچێتەوە سەر
هەمان حاڵەتی پێشوو کە پێم وتی وەکو پەیوەندی بە لایەنی گۆڵکردنەوە هەیە بۆ تیپەکان و بە پێی ڕیزبەندی تیپەکان کە بەم جۆرە ڕێگەخرێ. یاسای هەشتم ژمارەی گۆڵی تۆمارکراو لەلایەن ئەو تیپانەی کەیانەیەک بەرامبەری کردوون، یعنی لە پێشا گۆڵکردنت حسێبە دواتر گۆڵ لێکرانت حسێبە. ئەگەر ڕێژەی کەمتری گۆڵت لێکرابێ لەگەڵ تیپەکانی ڕیزبەندی پێشەوە کاتە تۆ لە ڕیزبەندیەکە پێشەکەوی. ئەنجە دوایەوە یاسای نوێمە چینە سەر کارتی سوور وە کارتی زەرد و یاسای دەیەمیش ڕیزبەندی کامیانە بەرزترە لە ویفا. تاوان ئێمە بڕوان ناکەم پێویستمان بەم دایاسایە بێ، بەڵام دایاسای من وەکو ڕوونکردنەوەی یاومەتێ بۆی کە بزانن بەم دایاسایە تۆ ئەتوانی تیپەکانی چامپیۆنز لیگ یاخود ڕکابەری چامپیۆنز لیگ بۆ تیپەکان یەکلا دەبێتەوە. بەڵام من یعنی زۆر باشە زانم کە لە یاسای یەکەم و دووەمە یەکلا بێت و ئاین پێویستمان بە یاسای سێمیش نییە، هەر لە یەکەم و دووەم زائید و ناقص و گۆڵێکرانی دەرەوە شتەکە یەکلا بێتەوە مەگەر چۆن ها پێویستمان بە یاسای سێم بێ بۆ هەنێ حاڵەتی کەم. واتە کۆی گشتی بابەتەکان بەم جۆرەیە و سەرکەوتنەکان بەم جۆرەیە و چانسەکانی ئەم شەویش وەکو پێم وتن پێیوەستە بە دەرەنجامی یاریەکانەوانێ. ئێمە دوو تیپی مسۆگەرمان هەیە کە بە هەموو شێوەیەک گەیشتونەتە قۆناغی داات و کۆمەڵێتی پیشمان هەیە لەوەی کە هەنگاوی باش بڕن بۆی بێنە پاشکۆ. بۆ نمونە ناپۆلی لەگەڵ چێلسی یاریەکان ناپۆلی پێویستی بە بردنەوەی بۆی بگاتە پاشکۆ چونکە دۆخی خراپە ئیلا پێویستی بە ئەنجامەکانی دیکەیەتی کە لەوەی کە یعنی لە ڕیزبەندەکە بە جۆرە لە جۆرەکان خزمەتیکەن لەوەی بێتە پێشانە چونکە سێریکە ناپۆلی پێویستی بە دۆڕانی ئۆلۆمپیاکۆس و تیپانی ترەگە خۆشی بدۆڕێ بە جیازێکی زیاتر بدۆڕن بۆی بێتە پێشانێ. بۆیە ڕکابەرەکە زۆر قورس دەبێ و ئەم شەو ڕکابەرێکی تایبەت نەمێ ئەم شەو شەوێکی ماندووکەر ئینشاڵڵا دوای کۆتایەتنی یاریەکانیش بە لایڤ دێمەوەلاتان و قسەی لەسەر دەکەین. بەڵام ئێمە هیوادارین ئەو هەشتیپەی کە یەنە پێشەوەی ڕیزمەندی هەشتیپی گەورە بن، هەشتیپی ڕکابەر بن، هەشتیپی بەهێز بن بۆی لە قۆناغی شانزەش لە پێکدادانی یەکتر دوور بن بۆی ئێمە چێژی زیاتر لە یاریەکانی چامپیۆنز لیگ وەربگرین. کاک موحسین ئەڵێ سواس دەکەم کاک موحسین ئەڵێ بەنسبەت یاریەکان ئەم شەو هەموو یاریەکان خۆشن. طبعاً ئەم شەو یاری ئەنجامی لەسەرە خۆی زۆر خۆشە یاری کە تۆ سیریەکەی ئەنجامی لەسەر ینی دیاریکردنی چارەنووسی تیپی لەسەر بێ و کاتە وەکو چێژ وەکو ئەمانە زۆر ینی بە حەزەرەوە یاریەکرێ بەڵام کۆی گشتی ڕکابەرەکەی ناو یاریگای تون دەبێ. کاگاکۆڵێ مۆرینۆ و ئەربیلۆوا قوتابی و مامۆستا زۆر جار قوتابی سەر دەکەی بەرامبەر مامۆستاکەی بەس هیوادارم بەنفیکا سەرکەوتوو بێ ئەم شەو. وەڵی سەرکەوتنی بەنفیکا لەسەر ڕیاڵ مەدرید و ئینجازێکی گەورەی ئەمە پەیوەندی بە قوتابی مامۆستا نییە یعنی تیپی ڕیاڵ مەدرید و کواڵیتی ڕیاڵ مەدرید لەگەڵ بەنفیکا جیاوازیان نێوان زەوی و ئاسمانە. کاک مەسعودی بەڕێز کاک سۆران ئەڵێ هەلی ڕیاڵ چۆنە کاک محەممەد ڕیاڵ بە زیارەکەی خۆی بەرێتەوانێ بەڕاستە و خۆ سەرکەوتووە باشە یەکسانیش بێ لەگەڵ بەنفیکا هەر بەڕاستە و خۆ سەرکەوتووە چونکە پلسی ڕیاڵ پلس دێ پلس یانزەیە پێم وابێ لەبەرەوە یعنی ڕیاڵ بە یەکسامبوو نیشە سەرکەوت ئیلا لە حاڵەتی دۆڕانی و سیرکردنەوە لە ئەنجامەکانی تر ئەنج ئەگەر هەیە ڕیاڵ مەدرید بچێتە پاشکۆ. کاک بڕواڵێ بایرن چۆن دەبینی تاک و کوێ دەڕوات لە ئەبتاڵ بەڕای تۆ؟ وەڵاهی من بایرن ئەم ساڵ لە هەموو ساڵەکان بە باشتریە بینم بەڵام کۆی گشتی وکوی کە تۆ بە تەمابی ئەگەر پرسیارم بۆ لە یەکەی کە من هیوایەکم هەبێ بۆی کە بایرن چامپیۆنز لیگ بەرێ بەخوا زۆر قورسە ئەنگا تیپێکی زۆر بەهێزن تیپێکی پڕکواڵیتین تیپێکی یعنی بەجددی لە ڕادە بە دەربەتوانن بەڵام وەکو چامپیۆنز لیگ برنەکە من لەبەر چی بایرنم پێپاڵە براو نییە لە چامپیۆنز لیگ یاخود بۆی کە چامپیۆنزێکە بێ چونکە من بڕوام وایە لەو کاتی کە نابێ هەڵە بکرێ یاریزانی بایرن ئۆتۆماتیکییکە یعنی زۆر سەیرە لە هەموو ساڵێک بایرن باجی ئەم حاڵەتایە هەموو ساڵێک بایرن یعنی بە بچووکترین هەڵە ماڵەوەی لە چامپیۆنز لیگە ئێستا ژەڵێمانێ ئەڵێم پار ئینتەر میلان بایرن میونخی دەرکرد لە چامپیۆنز لیگە وەڵی من پێم خۆش بوو ئینتەر بایرنی دەرکرد وکو خودی خۆم بەڵام وەڵاهی نەیاری ناو ئەلیانزەرینە نەیاری ناو جۆسەپی میادزا نە بە ئاست یعنی نە بە توانای تاکی یاریزان بە هیچ شتێک ئینتەر لە بایرن باشتر نەبوو بەڵام هەڵەی بچووکی بەرگری کارەکان دایار و جەماعەت دوای کرد کە ئینتەر بگاتە قۆناغی داات یعنی دایم بایرنە بێ بە قوربانی ئەمانە ئەمە کێشەی بایرنە ئێستا
ئارتیتام دوامین جار لێ دوانی چیاوە ئارتیتا ینی بەجددی و لێ دوانی پێشەم یاری کایرە دەڵماتی زۆر سەرنجی ڕاکێشە من ئەنجە یعنی خەریکە هیوان بۆ ئەرسینال بۆ دروستە بێ بە تاواتی هەنی زۆر بە ڕاشکاوانە بە تەحەداوە بە هەندەرانی و دوتی وەرن لەگەڵمان ئاسواری ئەم کەشتێ بن کەشتێکەمان ئەڕوا بەرەو لەنگەرگرتن ئێمە بەرەو نازناوەکانە ڕۆین ینی تەواو خۆی یەکلا کردەوە گەشتبینیە بە تیپەکەی خۆی لە ڕکابەریان نێشتوانێ بڵێ من ڕکابەرم و ئەمە نەخێ وتی من بەرەوبردنەوەی نازناوەکانە ڕۆم ئەمە چییە؟ بیرتانە من لە چەند ڕۆژی ڕابردوار باسیەوەم بۆکردنەوە عقدەیەکی نەفسی لە ئەرسیناڵا دروست بووە پێویستەکە ئەمە چارەسەر بکرێ قەت لێ ئارتێتاتان بینیۆم لێ دوانە بە دڵنیا بە لەوەی ئارسیناڵ گەڕاوەتەوە بۆ لای پسپۆڕێکی دەرونی ئەم واقعیەتە ئارتیتا پەیامیە بە هەموو یاریزانەکەوتی تەواو ئەم بەرگە فڕێن ئێمە هاتوین بۆ پاڵەوان بوون و بە هاندەرانی شەڵێم بابێن سوارم کەشتێ بن لەگەڵمان ئێمە بۆ لەنگەرگرتنە ڕۆین بۆ بردنەوەی نازناوەکانە ڕۆین ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کارسیال ئێستا ئیش لەسەر لایانی دەرونی یاریزانەکانیەکە لایانی دەرونی تیپەکەیەکە بۆی کە بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەک لە شێوەکان ئەم عقدەیەش لەم تیپیان نەمێنێ بەڕاستی ئەم لە دوانەی ئەرتێتا سەرنجی منی ڕاکێشە زۆر پێی سەرسام بوو و بایرنیش منەرە و کاتە پێشینی چیش باسم کرد وتم گرینگە لە مانگی دووسێم ئەنجامانێت هەبێت نەگەوەی ئێستا هەموو یارەکان بەریتەوە ئەو کاتە ئیندیکیش عینەن قسەی کرد لەسەر بایرن میونخ ئەم شەو ڕیال بدۆڕێتکا کاروان یعنی ئەگەر ئەنجامەکانی تر و تیپانی تر یارەکانی خۆیان بەرنەوە ڕیاڵە چێتە پاشکۆ بەس بە پێچوانەوە هێشتا ڕیال بە دۆڕانی شۆگەر تیپەکانی دیکەی برابەر نەبن هەر ئەمەلی چانسێەوەی هەیە کە بە شوێکی ڕاستەوخۆ بگاتە چامپیۆنس لیگی خۆناغی شانزە کاگاوکارە لێ واتە ئەم شەو گۆڵی زۆر دەبینین وڵای هەردووە گەرەکەی تیا کاگاوکار ئەگەر هەیە یاری زۆر معقد بێ بەڵام بۆ نمونە بوو تیپانەی کە پێویستیان بە جیاوازی گۆڵە هەوڵێکی زۆر دەدەن بۆی کە گۆڵی زۆر تۆمارکردن بەڵام لە هەمان کادا پێویستیشیان بەوەی گۆڵی کەمی لەسەر تۆمار بکرێ کاک سەرهە دەڵێ سڵاو کاک محەممەدی تاالەکان بۆ لە هەشتەکەی پێشۆنی لەبەرەوەی ئینتەر نوێنەری ئیتالیا بوو چواریاری یەکەم 12 خاڵیە ناوە سێ یاری دااتوی هەرسێکی دۆڕانەوەی تر چۆن بەتەمای باتلەتی کۆمەدی دۆڕاوی بارسینال دۆڕاوی بە لیڤەرپۆلیش دۆڕاوی دوانیانە ساحی خۆت دۆڕانەوە ئەتە چۆن لە هەشت پلەکەی پێشەوەبی ئیتالیەکان پێگاتیان بەهێز نییە ئیتالیەکان بەس بۆ خۆخۆرن بەس لە ناو خۆیان ئاستیان باشە ئەویش بوو لەبەری ئاستیان لێک نزیکە بەڵام بەراورد جیاوازیان زۆرە لەگەڵ تیپەکانی دیکەی ئەوروپایە کاک ئەحمەد دەڵێ کاگە ئەبوو ئادەم قسەم کرد لە سەرسناڵ لەسەر و لێدوانەی ئارتیتا بە تایبەت بە جدی من دوام لێدوانەی ئارتیتا ئەنجە ینی گەشتبینم بە ئارسیناڵ ینی پێشتر قسێکی تر بوو بەزماندا ئارتیتا ئاوای کرد و دەیوێت لەسەر لایانی دەرونی یاریزانەکانی هیچکە دڵنیام لەوەی ئەرسناڵ لەسەر ڕێگەیەکی ڕاستە کاک ئەحمەد دەڵێ کاک محەممەد ئێستا بم خشەیەسە بەرشە چەند گۆڵی دەیە بۆ سەرکەوتن ئەزیزەکەم بەرشەلۆنا پیویسی بەوە هەیە بۆ نمونە چێلسی کە ڕکابەرێتی زائید شەشە ئێستا بۆ نمونە گرتنەوەی پاریسین و کاسڵ ئەگەریشیان بیبنەوە قورسە بۆ بەرشەلۆنە چونکە ئەوان زائید دەن بەرشۆنە خۆی زائید پێنجە ینی بەرشۆنە شەشوی جی باتوانێ مەشتێکی قورسە ینی بەجددی ڕووبە پاریس و نیوکاسڵش کامیان بێنەوە زائید یەک و زائید دوو هەرەکەن ینی دوو گۆڵ لە یارەکەیانە هەرەکری ئەگەر بەرشۆنە شەش گۆڵ بکات لە یارەکەی خۆی بۆیە ئەوەی گرنگە بۆ بەرشەلۆنە حاڵەتی بەریەککەوتنی نیوکاسڵ و پاریس سەن جەرمانە ئەمە زۆر لە سوودی بەرشۆنێ و حاڵەتی دووەمیش چییە چێلسی دەچێتە ناو ناپۆلی یاریەکە ئەمە جگەلەوەی ناپۆلی هێشتا چانسی سەرکەوتنی بۆ پاشکۆماوە واگەر بۆ نمونە جیاوازیکی گۆڵیش دروست بێت لە نێوان چێلسی و مۆناکۆیە بەپێی سروشتی تۆپی قورسە و جیاوازێ بێکە لە نێوان کۆبنهاگن و بەرشلۆنەیە ڕۆیە ئەگەر چی کۆبنهاگنی شەڕی گەیشتنی پاشکۆکە چونکە هەنێ جار تۆوا دادەنەی تیپێک مسۆگەر ئەم شەو جیازێکی گۆڵ دروستەکە بۆ یەشپلەکەی پێشە بگە بەس کاتێ سێرەکەی تیپە ڕکابەرەکەی منافسێ دروستەکە تۆ چی دەکەی بە نمونە ئەستا بردنەوەی بەرشۆنە لە کۆبنهاگن شتێکی معلومە یعنی هەمووە کەس زانێت کە ئەم شەو بەرشۆن توانایەوەی تیا لە کۆبنهاگن بەرێتەوە بەڵام ئەم شەو ئەم خاڵە زۆر گرنگە وەکوی کە مۆرینۆش باسی کرد وتی ئەمە بەنفیکا هیچ شتێکمان نییە بەرامبەر بە ڕیاڵ مەدرید لە دەستیبین لە بەرەم شەو بۆ سەرکەوتن یاریەکەین ئەتر با بدۆڕێن بش دۆڕێن و نەدۆڕێن ئێمە هیچ لە مەسەلە ناگۆڕێ بۆیە کۆبنهاگنیش ئەم شەو عینەن حاڵەتیە یعنی پێویستی بە بردنەوەی یا پێویستی بە یەکسامبوونە بۆی بگاتە پاشکۆ هەموو هەوڵێکی بۆ مێ بۆیە ئەم شەو جەنگێکی تایبەتەکە بەڵام ئەگەر بە
بەس تۆ چی دەکەی بە نمونە کاکەەوە ئاراخۆ کارتێکی سووری یعنی بۆ نمونە نمونەیەکی تریۆکو ئاراخۆمانە بە کارتێکی سوور وەربگرێت نمونەی سابەیەکی یاریزانێکی کاریگەرمان هەبێ حاڵەتەکانی نێو یاری هیچ یعنی هەموو کات لە سوودی تۆ نین بۆیە تۆپی پێ ینی چێژی تۆپی پێ و خۆشی تۆپ پێ لەوەیە کە تۆ دانیشی بە دیاریارەکانەوە شتەکانی لە نێویدا ڕوەیە پێشبینی نەکراوە خوێندنەوە بۆ نەکراوە ینی ئەمە واکە کە ئێمە خۆیاری هەمووی هەر یاریە و هەر تۆپە و هەر یاریزانە و گۆڵ هەر گۆڵە و هەنووە ئەو گۆڵانی کەکرێ لە یاریەمە هەموو جار لەم لەونەوە ئاگۆڵانەمان بینیەوە بەڵام هەر دانیشین بە دیاریەوە بۆ لەبەری ڕکابەریتیە شتی ڕکابەری ینی ئەنجامی مطلق نییە لە تۆپی پێ کاک عەبدوڵڵاڵێ بەرشەلۆنا بۆسە تۆڵا کۆمنتی تراتۆن جارە سەری کە عەبدوڵڵا نییە ئەمە کاک ئەحمەدم خوێنەوانێ کاک عەلیەڵێ کێشەی بەردەوامی ڕیال پێکانی یاریزانی هێڵی بەرگریە مێندی و ئەلڤارۆ و ڕۆدریگێر و کارفاخاڵ بە کەڵکی یاریکردن نەماون بەخوا من وابیر ناکەمەوە کاک عەلیە سەرش میلیتاو لە پێگاتی سەرەکی بەرازیلە کاگیا دەڵێ پێشبینیت بۆ چێلسی و ناپۆلی وەڵڵاهی پێشبینی نییە ینی چ شتێکە پێ بڵێم هەردوو لە یاریمان و نەمانەکەن ینی تۆ ئەم شتە بڵێم ناپۆلی باتۆ بەخوای هیچ فەنیتیانی و بڵێم چێلسیژەی باتۆ هیچ فەنیتیانی و بڵێم یەکسانیش بن هیچ فەنیکی تیانی لەبەری بۆ ئەم تیبانە یاریمان و نەمانەکەن ینی ئەم یاریانە کۆمەڵە یاری پێشبینی نییە ئەزیزی من کاکێوان ئەڵێ مادیوچیکی شانی درێستی ئەرسناڵە 6 ملیۆن یۆرۆی بە خەساردا و پێم وایە ئەرسیناڵ هێشتا نەقسی یاریزانەکانی پێشەوە هێندەی ئەوانیمان نە کاکێوان ئەرسیناڵ نەقسی شێواز یاریکردنی بۆ خزمەتی هێرشبەران هەیە لە ئەرسیناڵە هەمویان هەوڵی گۆڵتۆمارکردنیان بەس ڕایە هەوڵی گۆڵتۆمارکردنە ئەمە کێشەیە لە تیپە نابێت دەیاریزان هەوڵیەوە با گۆڵتۆمارکە نابێت دەیاریزان تایبەتمەندیەوە وەرگیرەکە گۆڵتۆمارکە ئەبێت تایبەتمەندی گۆڵکردن بیرێ بە 3 یاریزان بیرێ بە 4 یاریزان چۆن بەرگریکردن ئەیرێ بە 4 یاریزان و سیانیش لە بەردەمیان بە هەمان شێوە تایبەتمەندی گۆڵکردنی ژەیرێ بە سیانی پێش و سیانی دوواوەش لەگەڵیە بەڵام کێشەکە لە ئەرسیناڵاوەیە تیمبەرس گۆڵەکە کالافیۆری گۆڵەکە گابریێل گۆڵەکە سالیبا گۆڵەکە زوبمێندی گۆڵەکە ڕایس گۆڵەکە و دیگارد گۆڵەکە ئیزا هەوڵی گۆڵەیە مارتینێلی ترۆسارد ساکە مادویچی جوشیرێش ئەنی هەمووی هەوڵی گۆڵە نابێ ئەمە کێشەیە بۆ ئەرسیناڵ پێویستەکە ڕێخستن بکرێت لەوەی کە چێ ئێوێ گۆڵکە و چێ هەوڵی گۆڵتۆمارکردنەیە کاکجوتیار لە کاک محەمەوم تیپانی ڕاستەوخۆ سەرناکەون یاری پاشکۆ دەکەن نەخێر هەتاوەکو 25م هەتا 36 ماڵاوە یەکا لە چامپیۆنز لیگ نۆیەم هەتا 24م بەشداری پاشکۆ دەکات باشە کاک داناوەختی ئێستا پاڵێوراوی سەرەکی چامپیۆنز لیگ نییە بەڵام من هەروتوم وتوم ئەرسیناڵ بەر تیپەکانی پریمەر لیگ نەکەوێ بەر هەر تیپێ بکەوێ ئەو تیپەیە کە یاری کۆتای ئەنجامە من تەنیا خۆم بۆ یەکلاکرێت تۆ کە عەبدوڵڵاڵێ بەرشۆنە لە تیپەکەی پێشەوە بێ ئەنجامە بێ بایرن ئەرسیناڵ لە یاری کۆتاییە بن بەو ئەنجامە بێ بایرن ئەرسیناڵ لە یاری کۆتاییە بن کاک محەمەد تیربشت یارەکانی قۆناغی 16 کەی دەکرێن و یارەکانی پاشکۆ کەی دەکرێن وەڵاهی تەوقیتەکە دیاری نەکراوە بەس پێم وایە ڕۆژی هەینی ڕاستەخۆ تیربشتی قۆناغی 16 ئەکرێ کاگرێباز دەڵێ پێ دوایە مۆرینۆ گاتە پاشکۆ نەوەڵا پێم قورسە پێ دوایە بگاتە ژدیانەکەی پێشەوە کاکە ڕەوەنجامان سەرسیتی کەوتۆتۆ ئیشکردنی ئەم شەوی خۆی گەر بە جیاوازێکی گۆڵی باشوی باتەوە بەڵێ من پێ دەڵێن بە تەکیدمان سەرسیتیە تەوتیپانی پێشەوەی ڕیزمەندی بۆ شتیپەکەی پێشەوە کاگە چێنەرەڵ ئارتیتا دوای دۆڕانەکەوتی 4 مانگی داهاتوو مێژوویە بۆمان چی ئێوێجەوێکی خۆش وەرگێت سوارم بە لەمە بێت ئارتیتا فول متوانەیە 100% چێنەر من لەگەڵ ئەو قسەیە 100% ئەمە ئەو لێدوانەیە کە دەرونی یاریزانەکانی ئەرسناڵی پێ ئارامە بێتەوە ئەمە ئەو شتەیە کەوا ئەکات ئەو عقدەیە کە ئێمە باسیەکەین بەسەر کاریگەری بەسەر یاریزانەکانی ئەرسناڵەوە نەمێنێ و لێدوانێکی زۆر جوانە نەتەوانەمە پێش دوای دۆڕانەکە نەیوت پێش ئەم یاری کایلار ئەلماتی وتی دوای دۆڕانەکەی مانسەر وای نەوت بەس پێش ئەم یاری کایرا دەلماتی یعنی من پێبووتی هێنریش پێشتر وتوێتی لە ڕووی دەرونیۆم تیپە پیسی بەوەی ئامادە بکرێ ئارسیناڵ تەنها کێشەی لایانی دەرونیە ئامادە بکرێ وەکو تەوزیف یاریش کێشەوەیە دا یاریزان هەوڵی گۆڵتۆمارکردن نیە 4 بۆ 5 یاریزان هەوڵی گۆڵتۆمارکردن ماچیفایەتە هەر یەکە و ئیشی خۆی بکات لە نێویاریە بەڵام کە هات بەشداری کۆنگرەکەی کایرا دەلماتی کرد ئارتیتا ڕێک
ئیشی لەگەڵ کرابوو و پێی وترابوو و هۆشداری درابووە و زۆر بە ڕاشکاوانەوە زۆر بە ورەیەکی بەرزەوەوتی ئێمە لەسەر ڕێگە ڕاستەکەین ئێمە بەرەو لەنگەرە چین کێ ئێوێ دڵخۆش بێ و کێوێ پردەستکەوت بێ بابێ لەگەڵمانە سەرکێ بەس ئیشەڵا گۆران نابە لەگەڵ خۆیان چێنێت گۆران لە ڕێگە بەجێڵێ بەشکە گۆران دڵخۆش نێ بە دەستکەوتی ئەرسیناڵ بەس بەڕاستی ئەرسیناڵ لەسەر ڕێگەیژی ڕاستەمە ڕاستێکی حاشاڵ نەگرە مانسیتی نزیکترە لە بەرشە بۆ سەرکەوتن نا من نایبینم بەرشەلۆنە مانچستەر سیتی نزیکتر بێ لە سەرکەوتن بۆ بەرشەلۆنە چونکە پێما بێ مانچستەر سیتی وڵات زایدیە گۆڵیان فەرقە ئەگەر زایدیە گۆڵ بێ پێم وایە چانسەکەیان وەکو یەکە بەخوا باکسێری زاید و ناقسەکەی کەماوانێ ڕۆڵا زایدیە گۆڵە بەڵام پێم وابێ بۆ گۆڵی کردن بەرشلۆنە 18 گۆڵی کردو یعنی ئەگەر زاید و ناقص لەگەڵ بەرشلۆنەیە یەکسان بێت تۆ لە زەرەرتە چونکە بەرشەلۆنە گۆڵێکی زیاتری کردو لە چامپیۆنز لیگ لەگەڵتە بەرشەلۆنە پێم وابێت تاوەکو ئێستا 18 گۆڵی لە چامپیۆنز لیگا کردووە وەکو لایەنی هێرشبەری چونکە وتمانێمە خاڵی یەکەم چییە ئەو پڵەس و ناقسەیە خاڵی دووەمە چینە سەرچی ئەوەی کە کامتان گۆڵی زیاترتان کردووە ئێ ڕاستەوخۆ ئەو ئەفزەلیەتە دەدرێتەوە بەرشۆنە ئینشاڵا ئەم شەو کۆمەڵە یاری بە چێژە بینین ئینشاڵا ئەنجامی بێ سوپرایزە بینین تیپە گەورەکانە ڕۆن بۆی چێژێکی زیاتر لە چامپیۆنزیگی وەرزێم ساڵ وەربگرین و دوای یارەکانی چامپیۆنزیگیش ئینشاڵا بەلایف لە پیجی پێیان سپۆرتسەوە دێمەوە ناتان خواتان بەخێر